وێرانکاریەکانی شەڕ لە ئۆکرانیا هەرجارە و لە جێگایەکە. دیمانەکانی شاری سایڤەرسک لە ڕۆژهەڵاتی ئوکرانیای نزیک لە هێڵی شار ئەوەت پێ دەڵێن. بۆردومانەکانی رووسیا شوێنە سیڤیلەکانیشی کردوێتە ئامانج. خەڵکی ئەو شارە و ڕەوتکردن بە دیار ئەو موشەکانی بەڕێکەوت نەتەقاونەتەوە. بینای ناوەندی ڕۆشنبیری شارەکە دەبێتە دوامەنزڵی پیاوێکی ئۆکرانی تەمەن 46 ساڵ کە لە بەردەرگای ماڵەکەی خۆی بەهۆی بۆردومانی موشەکەکانی رووسیاوە کوژراوە. تەرمەکەی بە کاتی دەنێژن و بێمەراسیم کە سوکارەکەی ماڵاوەییان لێ کردووە. ڕەنگە تابلۆکەی لەسەر گۆڕەکەی دایانناوە هەڵگری پامێکی مرۆیی بێت کە نووسراوە: براکەم، ئارام بگرە، خۆشمان دەوی، یادت دەکەین و ماتەمێنیت بۆ دەجێڕین. بەڵام کەی و لەکوێ؟ دوو موشەشی ڕووسی خانوەکەیان سووتاند و ئەو ناوچەیان وێران کرد. ئەو لە بەردە ماڵەکەی خۆی دادانیشتە بوو، پارچە بەری کەوت و دەست بەجێ کوشتی. ئەمە دیمەنی شارێکی بچکۆلەیە، سایڤەرسک، دوور لە هێڵی بەریەکەوتنی شەڕ. داخۆ لەوێ ئاستی وێرانکردنی شوێنە سیڤیلەکان چۆن بێ. ئەمە هێرشی ئاسمانی ڕووسەکانن بۆ سەر ئەو خاکەی کە دەڵێن ڕزگاری دەکەین. بابە جلوبەرجی ڕووسیەوە دەرکەون، خەڵک پارچە پارچیان دەکەن. ئەوان دەڵێن ئێمە ڕزگارکەرین، بەڵام هەموو شتێک لەناو دەبەن کە لەسەر ڕێگەیان وەستاون. هاوتای شارە ئۆکرانیەکانی تر لەم شارەش زۆرێک لە خەڵکی سیڤڵ ماڵ و حاڵیان جێهێشتووە. ئەوانەی ماونەتەوە باز لەوە ئەکەن. زۆر مەترسیە بۆ ماوەیەکی درێژدام لە شوێنێکدا بمێنیتەوە. پێش شەڕەکەش لە شاری سایڤەرسک 10,000 هاوڵاتی ژیاوە. ئێستا چۆڵەوانیەکە. بێگومان حەزەکەم بڕۆم، بەڵام دایکێکی تەمەن 90 ساڵانم هەیە. ئەو دەڵێت دەبێت لێرە بمرم، لەبەرەوە ناتوانم جێی بهێڵم. ئەگەر هەندێک پاشەکەوتم هەبوایە لەوانەیە ئێمەش ڕامان بکردایە، بەڵام لەوەشدا هەڵام من خۆم کەمەندامم، دەرمانی زۆرم هەیە کە بشڕۆم، نازانم چی لەگەڵ خۆمدا بەرم. بڕواژ ناکەم بتوانم بگەم بەو شوێنانە. وەک هێزەکانی ئۆکرانیا باز دەکەن، بۆردومانی ڕووسەکان چڕتر بووەتەوە لەم شارەی کە خەڵکی سیڤڵی تیادەژی. ڕۆژانە لە پێناو سەلامەتیان خەڵک هان دەدەن شارەکەیان جێبهێڵن. یەحیا بەرزنجی، دەنگی ئەمریکا.